تصورەکەن ئێستا خەڵکێ لەم کوردستانە ناوی ڤاندامە هەر بێگاڵتەمە لە جنسە ناوی ڤاندامە مناڵەکەی ناوە میسی کە واجبە لەسەر هەموو باوکێک واجبە لەسەر هەموو دایکێک جوانترین ناو بۆ مناڵەکەی هەڵبژێرێت. من کاتێ من ناومیان ناوە سۆران بەدەست خۆم نەبووە. ئەو جاران باوکو دایک دا ئەنیشتن کە مناڵێکیان ببوایە یان پێش ئەوەی لە دایک بێ ئەیانەوت باڕێکی خەی. ئێستا ئێمە ئاوای سامان سۆران گۆران بەرزە ئیتر بیریان لەوە نەکردوێتەوە سۆران چ مانایەکی هەیە بەرزان چ مانایەکی هەیە بیریان لەوە نەکردوێتەوە یعنی ئایا ئەمە سەرچاوەکەی لەکوێیە و چ مانایەکی هەیە. وی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جوانترین ناوی بۆ مناڵەکانی هەڵەبژارد. کچە گەورەکەی کاتێ لە دایکە بێ ناوی نییە زەینەب. زەینەب دارێکی بۆنخۆشە کە سەیری مەنزەرەکەیەکەی دڵت فراوانەکاتەوە.